لە پێناو لابردنی سێبەری ڕەشی ڕژیمی ئیسلامیدا لە نووسینی سەعید ئەمانی. دژ بە ئەشکەنجە و ئیعدام، دژ بە تونتربوونەوەی سەرکوت لە دژی ژنان، دژ بە سەرتاپای ڕژیمی کۆماری ئیسلامی هەوڵ بدەین. ڕژیمی کۆماری ئیسلامی بە گشت ئۆرگانەکانیەوە لە ڕێگای دەرکردنی دەیان فەرمانی ورد و درشتەوە هەوڵەدات تا خەبات و خۆڕاگری کچان و ژنانی بوێر و وشیاری کۆمەڵگای ئێران سەرکوت بکات. بەڵام لەمڕۆدا سەرجەم دیاردەکان لەسەر شەقامەکان دەرخەری شکست و ناسەرکەوتوبوونی ئەم سیاسەتەن و نیشاندەری خۆڕاگری بەرینی شارۆمەندان بە تایبەت ژنانە لە بەرامبەر نظامی دەسەڵاتداردا. لە بارودۆخی ئێستادا و لەسەر بەستێنی ناڕەزایەتی زۆربەی هەرە زۆری خەڵک لەم نظامی سەرمایەداری ئیسلامیە، ئەحکامی بەردەوامی ئیعدام بۆ زیندانیانی سیاسی و بە تایبەت زیندانیانی سەربەنەتەوەکانی بەلوچ، کورد و عەرەب و هیتر بۆ دروستکردنی فەزای ترس و تۆقاندن و چاوترسێنکردنی خەڵک دەردەکرێت تا لەم ڕێگایەوە ڕوح و ڕەوانی بنەماڵەی زیندانیانی سیاسی تێکدەن و واوەتر لەوەش خەڵک لە درێژەدان بە خەبات بۆ دەستەبەرکردنی داخوازیەکانیان سارد بکەنەوە. لە بارودۆخێکی فەلاکەتباری ئابووریدا کە ئاسەوارەکەی بێجگە لە کەمبوونەوەی بەردەوامی ڕۆژانەی توانایی کڕینی خەڵکو و دابەزینی ئاستی بەڕێوەچوونیان شتێکی تری لێ ناکەوێتەوە، ناڕەزایەتی و مانگرتنی کرێکاری، خانەنشینان، مامۆستایان، پەرستاران و هیتر بۆ بەهرەمەندبوون لە ژیانێکی شیاوی ئینسان بۆ ساتێکی ژنەوەستاوە و بە شێوازی جۆرا و جۆر درێژەی هەیە. بزوتنەوەی ژن، ژیان، ئازادی کاریگەریەکی قوڵی لەسەر فەرهەنگ و ڕوانگەی کۆمەڵگە داناوە و بەڕاشکاوی دەتوانین بڵێن گەڕانەوە بۆ بەر لە دەورەی ئاخێزی ژینە بابەت و ئەمرێکی ناممکینە. بۆ بەرەو پێشبردنی ئەم بزوتنەوەیە هاودڵی، هاو هەڵوێستی و هاوکاری، بزوتنەوە کۆمەڵایەتی، مەدەنی، ئیتنیکی، کرێکاران، ژنان و هیتر پێویستیەکی حاشا هەڵنەگرە. بزوتنەوەیەک کە لە بنەڕەتەوە سوڵتە و ستەمی بەگشت شکڵ و شێوەکانیەوە ڕەت کردوێتەوە. لەم ڕۆوە پێویستە بەگشت توانامانەوە هەوڵ بدەین ئەم بزوتنەوەیە بەهێزتر بێت تا ئاکامی هەوڵەکانمان بنبڕکردنی سزای ئیعدام و لابردنی سێبەری ڕەشی کۆماری سەرمایەداری ئیسلامی لەسەر ژیانی دانیشتوانی وڵاتەکەمان بێت.